جیاواز لە پێکدادانەکانی 38 ساڵی ڕابردووی تورکیا و پەکەکە لە ناو خاکی هەرێمی کوردستاندا لەم ساڵانەی دواییدا گۆڕانکاری گەورە بەسەر استراتیژی و شێوازی شەڕەکانی پەکەکە و تورکیا هاتووە لە ناو سنوورەکانی عێراقدا. ئێمە بەفڕۆکە ئەو ناوچانە دەخینە ڕوو کە شوێنی ناکۆکی و پێکدادانەکانی نێوان سوپای تورکیا و پەکەکەن لە خاکی هەرێمی کوردستاندا. تورکیا سەرقاڵی دروستکردنی بارەگای نوێی سەربازین لە ناوچەکانی ناحیەی باتیفای قەزای زاخۆ و ناحیەی بامەڕنەی قەزای ئامێدی لە پارێزگای دهۆک. بەپێی قسەی بەرپرسە سەربازەکانی تورکیا، هێزەکانیان لە ئۆپەراسیۆنەکانی ئەم دوایانەدا لە چەندین شوێنی استراتیژی جێگیر بوون و خاڵی چاودێریکردنیان داناوە لە ناوچەکانی حەفتانین و مەتینا و زاپ و ئاڤاشین لە سنووری هەردوو قەزای ئامێدی و زاخۆ. وەک شارەزایانی سەربازی دەڵێن دانانی بنکە لەو ناوچانە بۆ ئەوەیە هەردوو ناوچەی استراتیژی حەفتانین لە سنووری زاخۆ و مەتینا لە ئامێدی لەژێر کۆنتڕۆڵی پەکەکە دەربهێنرێت. بۆیە ناکۆکەکان لەو ناوچانەدا چڕ بوونەتەوە. لە داهاتووشدا پێکدادانەکان لە چیای گارەی دهۆک و قەندیل لە سلێمانی زیاتر دەبن وەک پێشبینی کراوە. ناوبەناو شەڕ و پێکدادانی قورس ڕوودەدەن. شەڕی چیای مەتینە لەم شەڕەدا گردی زەندورە، دەرارێ، گوندەکانی چەلکیای مەسیحەکان و زنارە کێستا لە سنووری ناحیەکانی ماسی دەڤەری بەرواری باڵای ئامێدی بووە. چونکە سوپای تورکیا دەیەوێت لەو ڕێگەیەوە بنکەی نوێ بۆ خۆی جێگیر بکات. پەکەکەش پێی وایە ئەو ناوچانە استراتیژین و بە کۆنتڕۆڵکردنیان ئەوە تورکیا ڕێگای چیای مەتینا لەگەڵ چیای گارە و قەندی دەبڕێت. لە دیوی باکووری کوردستانیش لە قۆڵی شەمزینانەوە تورکیا هێرشەکانی دەست پێ کردووە بۆ سەر گردی مامڕەشۆ لە ئامێدی. ناوچەی زابیش یەکێکە لەو شوێنانەی زۆرترین شەڕ و بۆردومانی تێدایە لەو سنوورەدا. هەر لە باکوورەوە لە سنووری گەڤەرەوە تورکیا ئۆپەراسیۆن دەکات بۆ سەر چیای مەرڤانۆس لە سنووری ئامێدی کە بەلای ئەنقەرە و پەکەکەشەوە ئەو شوێنانە گرنگی خۆی هەیە. شنگال ناوەندێکی دیکەی ناکۆکیە لە نێوان هەر چواربەرەی تورکیا و عێراق و پەکەکە و هەرێمی کوردستان. چەندین جار فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆردومانیان کردووە و چەند سەرکردەیەکی پەکەکەش کوژراون. ئەردۆغانیش چەندین جار هەڕەشەی هێرشکردنە سەر قەزاکەی کردووە. کەمپی مەخمور وێزگەیەکی دیکەی ناکۆکیەکان و ناوبەناو بە شێوەی جیاواز بۆردومان دەکرێت. ماوەی چەندین ساڵە پاساوی تورکیا بۆ بەردومانکردنی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بوونی پەکەکەیە. دامەزراوەکانی هەرێمیش ڕاستەوخۆ داوایان کردووە پەکەکە هەرێمی کوردستان جێبهێڵن و دەڵێن شوێنی خەباتی ئەوان خاکی تورکیایە نەوەک هەرێمی کوردستان. پەکەکەش دەڵێت هەموو شوێنێکی کوردستان بە شوێنی خەباتی خۆیان دەزانن. پێناچێت شەڕ و ناکۆکەکان وا باسان کۆتاییان بێت و پێدەچێت بۆ چەندین ساڵی دیکە درێژە بکێشێت.